ئەمڕۆ چوارەم هەفتەیە بە بەشداری بین لە خۆپیشاندان و داوای مافی خۆمانەکەی مافێکی سەرەتایی ئێستا لەم کاتەیە فۆرمێکیان نادوو بە دایرەکان ئەبەدەن سیقەمان پێی نییە چکمەوە بۆ مەشغوڵکردنی گرێ بەست ینی هیچ بڕۆیەکمان پێن چەند ساڵێکی تر هەلو بابەتە هاتووە زانیاری وەرەگری نەکردین بە هەمیشەی هیچ ئەنجامێکی نەبووە تا ئێستا بەڕوونی ئەمانەیە بەس وەڵاممان بدرێتەوە تا ئیستا هیچ وەزیرێ نەسەرۆکی حکومەت نەجێگرەکە هیچ کامیان جوابی ئەمانەیە ئێمە ئامادەبین هەمووشە ئەگە تا بکرێ ئامادەبین وەکو خۆم بەش بە حاڵی خۆم دایرەکی خۆمی ڕێگیریەکم لێ ناکە نەغیابیراوام چنێکە بەشدارم نا هیچ ئیجازیان بۆ هیچیان بۆ نەکردم بگرە ئەڵێن داوای مافی خۆشتان بکەن یعنی خۆیان پێمان ئەڵێ ئەنجا بە دایرەکانی تر هەیە ئەڵێ وەڵا ناوێرم غیا بەدرێم بەس پێم وانە تۆ گەر 400 فەرمانبەری گرێ بەس بێتە سەرجادە هیچ کەس ناتوانێت غیابی بە ئەوە لەوە چێ بگەڕێتەوە بۆ خودی کەسەکە نەوێری بۆ هەفتەی چوارەم وەکو فەرمانبەرانی سنووری پارێزگای هەڵەبجە گربوونەوە ئەنجام بدەین بۆ داواکردنی مافی یاسایەکی خۆمان کە بە هەمیشەی بوونمانە و هەروەها بۆ پشتیوانی هەموو هاوڕێ فەرمانبەرەکانی کەمان لە هەموو شارەکانی کە ئێمە چەند خاڵێک ئاماژە پێین وەکو فەرمانبەرانی گرێبەست کە بە هەمیشەی کردنمانە بەبێ دانانی هیچ مەرجێک خاڵی دووەمیان بەستنی هەموو دەرماڵەکانە بەبێ جیاوازی بڵێن بەبێ جۆری بڕوانامەکان بەبێ بڕوانامەکان بەسرێت بڵین ئەژمارکردنی ساڵانی خزمەتە لە ڕۆژی دەست بەکاربوونمانەوە ئەو فەرمانی کە هاتوون بە هیچ شێوازی ئاماژە بۆ نەدراوە کە چەند ساڵ فەرمانبەر خزمەتی کردووە خزمەتی هەیە چارەسەرێکیش بۆ ئەو فەرمانبەرانە بدۆزێتەوە کە نزیکی خانەنشینین فەرمانبەرمان هەیە ئێمە ئێستا لە یەکی 2010 دەست بەکار بووە مال 1960 هەڵە نەبم ئەم ساڵ بەپێی بڵین ساڵی ئایندە بەپێی بەرنامەی کاری حکومەت بۆ خانشینی 59 خانشین